هەتا دێت ژمارەی ئەو ئەمریکایانی جگەرە دەکێشن هەست دەکەن بێزراون و نایەنەوێن یاسای فیدرالی ڕێگەیان پێنادەن لە ناو فەرماندە گشتەکاندا جگەرە بکێشن. لەو دەمەوەی 10 ساڵ لەمەوبەر یاسایەکی فیدرالی بۆ ئەو مەبەستە پەسەند کرا زۆر لە ستانەکان و کۆمەڵگە خۆجیەکان پەیڕەوی یاساکەیان کردووە. ئێستا ژمارەیەکی تا دێت ڕوو لە هەڵچوو لە کۆمپانیەکان و نەخۆشخانەکان کار نادەن بە کەسانی جگەرەکێش و لەوەش خراپتر لەسەر کارەکانیان دەریان دەکەن ئەگەر ببینن جگەرە پێدەکەن. نەخۆشخانەی مەمەڕاڵ لە شاری چاتەنۆگا لە ستانی تێنسی ئێستا فەحسی میز بۆ ئەو کەسانە دەکەن کە ڕەنگە ببنە کارمەند جا ئەگەر نیکۆتین لە میزەکەیاندا هەبێت ئەوە کاریان پێنادەن. پەرستیار کریستی ئەدمۆنس بڕوای وایە نەریتی جگەرەکێشان پەیوەندی بە خودی خۆیەوە هەیە نەک هیچ کەسێکی دی. نابێت میمۆریال پێمان بڵێت کە پێویست دەکات چۆن کاتی خۆمان لە دەرەوەی کاتی کار بەسەربەرین. جیمس هاپسن سەرۆکی خزمەتگوزاری تەندروستی نەخۆشخانەی مەمەڕاڵ داپۆشی لە بڕیارەکە دەکات و دەڵێت ئەوە بابەتێکی پەیوەنددارە بە هەموو کۆمەلگاوە کە شێوازێکی تەندروستداری ژیان دابمەزرێنیت. ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا ئەمریکایەکان دەگەنە ئەو دەرئەنجامەی خەرجەکانی تەندروستی بۆ کەسانی جگەرە کێش زیاترە لە خەرجەکانی کەسانی جگەرە نەکێش. توێژینەوەیەکی مەڵبەندەکانی ئەمریکایی بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان ئاماژە بەوە دەکات خزمەتگوزاری پزیشکی و کەمبوونەوەی بەرهەمی کەسانی جگەرە کێشان ساڵانە نزیکەی $3000 بۆ هەر جگەرە کێشێک دەرئەنجامی ئەوە ئێستا هەندێک لە کۆمپانیەکان داوا لە کارمەندانی جگەرە کێشی خۆیان دەکەن پارەی زیاتری بیمەی تەندروستی بدەن لە کەسانی جگەرانە کێش. لەو دەمەوەی لە کۆی 50 29یان یاسای پاراستنی مافی جگەرەکێشانیان هەیە هاوکات لە 21 ستانەکەی تردا ئەو یاسایانیە. لویس ماڵتبی سەرۆکی ئەنستیتوتی نیشتیمانی مافەکانی کار دەڵێت زۆر کەس وا دەزانن کە مافی ئازادی لە ڕادەربڕینیان هەیە ئەوان نازانن کە مافی ڕادەربڕینیان نامێنێت کاتێک سەرۆکەکانیان نیگەران دەبن. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بەلای کەم 5 میلیۆن کەس لە بەکارهێنەرانی تووتن بەهۆی شێرپەنجەی سی نەخۆشی دڵ و هۆکارەکانی دیکەی پەیوەندی بە جگەرەکێشان ساڵانە دەمرن. ڕێکخراوی ناوبراو دەشڵێت ئەگەر ئاستی جگەرەکێشان بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە مەرگەکانی ئاکامی جگەرەکێشان بەرز دەبێتەوە و ساڵانە 8 میلیۆن کەس بەهۆیەوە دەمرن. ئەم راپۆرتەتان لە ڕادیۆی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.